بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە دەرفەتێکی دیکەدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە بۆ با بڵێن پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ یاخود جێکەوتەیەکی دیکە. خۆشەویستان ئەم جارە ئەمەوێ باس لە گرنگی ئیمان بکەم و باس لەوە بکەم کە یعنی ئیمان لەحزەی گرنگی ئیمان لەکوێدایە و ئیمان چ وەختێکە بێت بە زەڕورەت و ئیمان دەتوانێت چ ڕۆڵێک ببینێەوە چ کاریکەریەک دروستکە. لە تەنیشتی بابەتی ئیمانەوە ئەمەوێ قسە لەسەر تەدەیونێک بکەم، تەدەیونێکی گشتی یاخود تەدەیونێکی دەستە جەمعی. تەدەیون ئایا ڕەگی لەکوێدایە و ئایا باو بڵێن ئەگەر دروست بێ ئەگەر شەلالەیەک بێ ئەم تەدەیونە ئایا چۆن هەڵڕژێتە ناو حەوزی ئیمانەوە بابەتی ئیمانەوە بەمانایەک لە ماناکان ئایا زەمانەت چییە بۆ ئەوەی ئەگەر کۆمەلگایەکمان هەبوو کۆمەلگایەکی باو بڵێن تژی بوو لە تەدەیون واتە ئەم کۆمەلگایە بەو مانایە کە کۆمەلگایەکی ئیماندارە یاخود ئیمان بابەتێکی دیکەیە کابێ قسەی گرنگی لەگەڵ لەسەر بکرێەوە بابەتێکا بێ قوڵتر لەم با بڵێن ڕووکەش بینە تەماشا بکرێەوە قسەی لەسەر بکرێ. تەمان هیچ کەسی نەدۆزیەوە گونجاوتر لە دکتۆر ڕێبین ئەحمەد ڕەشید. دکتۆر تەمان دکتۆر طەبیبە، دکتۆرە و لە هەمان کاتە قسەکەرێکی جوانە لەسەر ئاین و بەتایبەتی لەسەر ئیمان. بە باوەڕی من ینی ئەم جۆرە لە جیهانبینی ئاینی بۆ ئێستا ئێمە زۆر زەڕورە زۆر گرنگە و من خۆزگەمە خواست کە ئێمە لە جێگای یەک دکتۆر ڕێبین چەند دکتۆر ڕێبینێکمان هەبوایەوە ینی بمانتوانێ ینی با بڵێن ئەو ئایدیای ئەوان ئەندازەیەکی باش لە کۆمەلگاکە جێگیر بکەین چونکە ئەم تەسەورە یاخود ئەم ئاین ناسی و دوجار ئەم پەیامە ئاینیە ینی بۆ خۆی پڕە و کاڵێن پڕە ینی بەهێزە و ینی زۆر ناسکیشە ینی پڕە لە ستاتیکا پڕە لە ژیان دۆستی و پڕە لە محیبەت وەکو دکتۆرە لە پڕە لە عیشق ینی ئەم جۆرە لە دینداری بۆ چوونی من لە ناو ئەو ژاوە قسەکردنە زۆرەیە بۆ ئێستا ئێمە زەڕورە. دکتۆر جیان یاخەوە خێر بێت. من پێشێکێکم وت ئیتر خۆ بخوا ناشزانم ینی زۆر چیم بوت بەڵام تەمەناوەکەم کە ئیشاڵا ئەوەی کە وت بێتم ینی تۆ ڕازی کردبێ دوجار حەزەکەم لەوە دەست پێ بکەین دکتۆر لەوەی کە چۆن ڕاکە ڕاکێکی زۆر هەیە ژاوەژاوێکی زۆریش هەیە واتە قسەکردنێکی زۆر هەیە. خەریکە وردە خەڵک بڵێ کاکە ئێمە وەڕز بووین لە قسەکردن تۆ بخۆ دەزانی ئەمە زۆر خراپە ینی کۆمەلگا بگاتە ئەو ئەنجامەی کە بڵێ تر من گوێ ناگرم و نامەوێت کەس قسەم بۆ بکە. قسەکەمان لەسەرەوەیە ینی چۆن نەبێ قسە بێ ڕۆڵ بێ و ینی ئەمە هۆکاری چییە کە خەڵک پێی وایە کە قسە زۆرە کرێت و دەستەواژەیەکیش هەیە پێش بەرنامەکەش باسم کرد وتم پێم وایەوە زۆر لێدانە لە قسەکردن بەڵێ وەستای قسانە و کۆڵەواری دەستانە واتە ئەو کەسێک کە قسە ئاکابێت لە دەستی شامەسەلم بۆ منە وەکو قسەکردن بەهێز بێ و ئالام بابەتانە. حەزەکەم سەرەتاکە بەمە دەست پێ بکەین قیرانی قسەکردن لەکوێیەوە و بێت چ جۆرە قسەیەک بکرێت. زۆر سپاس کاک پەیوەند، سپاسی خۆت و بەرنامە جوانەکە دەکەم. بەڕاستی بە هەموو قەزاوەتەکەت ڕازیم لە پێشێکەکەت لە یەک قسەت ڕازی نیم کە دەڵێ خۆزگا دکتۆر ڕێبینمان زۆر بێ. ئەڵبەتە من خۆم لە ئاست ئەو وەسفانی جەنابەت نابینم و هیوادارم لە ئاستە وەسفایە بم. ئەمڕۆ بتوانین قسەیەکی جدی لەسەر و پێشێکە جدیە بکەین کە جەنابەت چنیت بۆ بەرنامەکە. مەسەلەی قسە مەسەلەی ئینسانە. 10,000 ساڵ پێش ئێستا ئێمە یەکەم شت کە فێری بووین لە مێژووی بەشەریەت تا قسەکردن بووە. ئێمە سەرەتا پێشەوەی فێری هیچ شتێک بین فێری قسەکردن دەبین مرۆڤ لەگەڵ یەک. سەرەتای قسەکردنی بەشەر لەگەڵ یەک بە ئەوەی کە مێژوو نووسەکان باسیەکەن سەرەتایەکی قەیراناویە.
دواتر ئەم قسەیە لە فۆرمی چیرۆکە خۆی نوێنێ بۆ ئەوەی مرۆڤەکان بەیەکەوە بنووسێنێ وەختی خۆی لە کەلام و لە لۆجیک و لە فەلسفەی کۆنیشە باس لەوە کراوەکە ئینسان حیوانێکی ناڵتقە حیوانێکی قسەکەرە کەواتە قسە و ئینسان دوو لازم و مەلزومی یەکن ئینسانە بێ قسە بکە قسە ئەبێ ئینسانێ هەبێ تابیکە لە بەرامبەر قسەوە ئێمە گوێگرمان هەیە ئایا ئەو قسانەی کە ئێمە یکەین شیاون بۆ ئەوەی کە گوێگر هەمیشە گویان لێ بگرێت و ئایا ئەو گوێگرانەی کە ئێمە هەمانن لە ئاست ئەوان ئێمە ئەو جۆرە قسەیان بۆ بکەین کە قەناعەتمان پێی هەیە بە بڕای من لێرەدا ئێمە بەر دوالیزمەیەکەوین لە نێوان قسەکەر و گوێگرە گوێگر هەمیشە پێی خۆشە گوێی لەوە بێ کە یاعتیقادەکەی دڵی بۆچوونەکەی ئایدۆلۆژیەکەی ئێوێ و قسەکەریش ئەگەر نەکەوت بێتە ژێر کاریگەری هەژمونی ئایدۆلۆژیەکی دیاریکراو پێی خۆشە قسەیە بکە کە حەقیقەتە ئێوێ کاتێک ئێمە قسەکەین ئەبێ بزانین لە چه ڕوانگەیەکەوە قسەکەین ئەو ڕوانگە ئەو دوانگەی کە قسەکەی لێواکەین و ئەو ڕوانگەی کە ئێمە مقدمەی قسەکانی لێوە ئەشنین چین بۆ چوونێکی ئایدۆلۆژیە بەرگریکردنێکی کوێرانەیە لە ئایدۆلۆژیایەکی دیاریکراو یاخود نەخێر لە بەرامبەر حەقیقەتەوە ئێمە قسەکەین بەشەر لە هیچ فترەیەکی مێژوویە وادار نەکراوە کە بگا بە حەقیقەتی مطلق بەڵام وادار کراوە ئەوەی کە ئێڵێ پشتی حەقیقەتی تێدا بێت ئێمە لە بەرامبەر حەقیقەتە هیچ ئەداتێکی ترمان نییە جگە لە قسەکردن جاران وەختی خۆی کە حەکیمانی دنیای ئێمە ویستویانە قسە لە حەقیقەت بکەن ئەداتێکی باشتر لە شعریان نەدۆزیوەتەوە کە باس لە حەقیقەت بکەن و زۆر جار پیان وا بووە شعریش دەستەوسانە لەوەی کە بتوانێت حەقیقەت بگەێنێ یەکێکی وەکو جەلالەدینی ڕۆمی کاتێکە ئەو دنیایی کە ئەزمونیەکە و تەجربەیەکە ناتوانێت بیهێنێتە سەر زمان ئاتاجی زمان و ئاتاجی قسەکردن لە بەرامبەر ئەو ئەزمونەیەوە باز دەکات دەڵێ ڕستە مەزین شەرح و قەزەل ئەی شەهە سۆلتان و ئەزەل مفتعلون کۆشت مەڕە ئەڵێ ئەم شەرح و غەزەلە کە من ئەمەوێ بیڵێم زمانم توانای دەربڕینی نییە قافیەی مفتعلونی شعری منی کوشت ناتوانم ئەوەی کە تەجربەیەکەم و ئەوەی کە ئەمەوێ بیڵێم مهمە ئینسان ئەو قسانەی کە دەیکا لە ئاستی گوێگرەکەیە بێ بەڵام مەرج نییە هەموو جارێ ئەو قسەی کە دەیکا لە ئاستی ئەو گوێگرەیە بێ قسەکرد نابێ هەرگیز دابەزێ بۆ ئاستی گوێگر چکە گوێگر نەمەتێکی عامی هەیە میزاجێکی عامە ئەوەی کە زۆر جار ئەوەی کە خۆشی ئەوێ پێی خۆشە گوێی لێبێ بەڵام زۆر جار ئەوەی کە خۆشی ئەوێ حەقیقەت نییە ئایدۆلۆژیەکی دیاریکراوە بەرگریکردنە لە ئایدۆلۆژیەکی دیاریکراوە قسەکەر کاتێک کە قسەکەی جێ ئەگرێ ئەوەی کە جەناب فەرمووت کاتێک قسە نابێتە ژاوەژاو کاتێک کە بەرامبەر حەقیقەت وەستاوە کاتێک کە هیچ شتێک جگە لە حەقیقەت نابێتە داخوازی ئەوەی کە قسەکەر قسە بکە بەڵام کاتێک غەرەزێک کاتێک کە بۆچوونێکی پێشوەختە کاتێک کە مدافعەیەکی پێشوەختە لە پشت قسەکردنەوە هەیە بە قەولی مەحوی دەبێتە خەرمۆهرە قسە گەر عەقدی گەوهەر بێ غەرەز دەیکاتە خەرمۆهرە قسە ئەگەر ئاڵتونیش بێ هەرچەند ئاڵتون بێ کاتێک غەرەزێکی لە پشتەوەیە کاتێک کە بۆچوونێکی دیاریکراوی لە پشتەوەیە ئەبێ بە خەرمۆهرە بێ بە شتێکی بێبایەخ بێ بە شتێکی کەم بایەخ ئەگەر چی قسەکە لە جنسی زێڕیش بێ کاتە مهمە ئێمە ئەبێ بزانین ئەو قسەی کە دەیکەین چییە و ئەو ئۆدیەنسە ئەو گوێگرەی کە گوێمان بۆ ئەگرێ لەکوێی ئەم قسەکردنانی ئێمەیە ئەمڕۆ ئێمە ئەوەی لە مقدمەکەت چنیت قرارە باسی معتقد و مؤمن کە قرارە باسی اعتقاد تەدەیون و ئیمان بکەین بەشێکی زۆری ئەو قسانەی ئێمە دەیکەین لەوانەیە لەگەڵ میزاجی عامی خەڵکیان نەگونجێ خەڵک پێی خۆش نەبێ شکاندنی ئەو کەڵتە بێ ئەو دینۆچکەیە بێ کە ئێمە لە وەهم زۆرجار بۆ خۆمانی چی ئەەکەین لە مێشک و خەیاڵ و ئەو حزورانەی خۆمانەکە کە هەمانە زۆر جار ئێمە وەهمێکمان لێ دەبێت بە ئیمان زۆر جار ئەوەی کە پارتەکەمان ئەوەی کە ئایدۆلۆجیەکەمان ئێوێ لێمانە بێ بە ئەساسیاتی ژیان لێمانە بێ بە ئەساسیاتی دین لێمانە بێ لە ئەساسیاتی ڕوانین بۆ ژیان بەڵام ئەمانە کاتێک کە یەکێکێت وەک ئیبراهیم تەورێکی بەدەسەوەی و ئەوێ ئەم بتانەی ئێمە پشکێنێ ئازارەکانی ناخی ئێمە سەر دەرێنن نایەڵن چونکە ئەم بتانە ئێمە فترەیەکی زۆرە ئەیان لاوێنینەوە فترەیەکی زۆرە گۆرانیان بۆ ئەڵین فترەیەکی زۆرە بە شان و باڵیان هەڵەدەین پێمان خۆش نییە لە ئانوساتێکا قسەکەرێک بێت تێکیان پشکێنێ دکتۆر بە بۆچووری من با بڵێن ئەگەر گونجاویش نەبێ بڵم بەهێزترین سەختترین
ئیمان لە عاریفەکان بێ بەڵێ. و ڕەنگە تەڕترین ئیمانیش هەردیسان لای ئەوان بێ لای عاریفەکان ئیمان بە کۆمەڵێک چوزانم بە کۆمەڵە قۆناغی سەختات هەیە پەڕێ یعنی هەندێک لە عاریفەکان پۆلێن یەکەن بۆ مانای کە دەبێت بە احتیاجی و تەڵەب دەست پێ بکە و بە عیشقات پەڕێ و دوجار بگاتە تەوبە کاڵێن تەوبە تەبان تەوبەش دیسان وەکو ئەوەی کە ئەو تێڕوانینە ئامەی کە هەیە تەوبە قسەکردن نیە لەسەرەوە تەوبە لە غێری خوا ینی ئەوەی کە ئێمە بە ئێستا خەریب بوو ئەچوینێ سەری ینی لە دەرەوەی بەرژەوەندی بەچوونی تۆ ئەگەر دروست بێ بەمانە ئیمان هەیە یاخود تۆ قسە لەسەر ئیمان بە چمانایەکە یاخود با بڵێن تێگەشتنی تۆ بۆ ئیمان چییە؟ کاک پەیوەند ئیمان لە ڕوانینەوە دەست پێەکە ئێمە چ جۆرە ڕوانینێکمان هەیە بۆ ژیان و چ جۆرە ڕوانینێکمان هەیە بۆ دین و یا ئەمانەوێت ئەو داواکاری ئێمە لە ژیان و لە دین هەمانە چییە؟ من لە پێشتریش لە یەک دوو شوێنیکە ئەمەم باس کردو ئێمە بێت جیاوازی بکەین لە نێوان شتێک پێوترێ ئاعتقاد و شتێک پێوترە ئیمان شتێک پێوترێت تەدەیون دینداری شتێک پێوترە ئیمان ئیمان دۆخی ئێمە و خۆمانە لەگەڵ خۆمان ئێمە لە ناو ئیمانە خۆمانە بینین و خۆمانە خوێنینەوە بەڵام لە دۆخی ئاعتقادا ئەوەی کە جەنابەت باست کرد ئەو تەدەیونە زۆرەی کە کۆمەلگای تەژی کردووە لە خۆی شەرت نییە ئێمە ڕوبەڕووی خۆمان بکاتەوە ئێمە زۆرجار ڕوبەڕووی بۆچوونی کەسانی دیکە دەکاتەوە دروستبوونی مەزاهیبی فقهی دروستبوونی مەزاهیبی ئاعتقادی سەرچاوەکەیان جیاوازی حەقیقەت نییە سەرچاوەکەیان جیاوازی توێڕوانینی ئێمەیە بۆ حەقیقەت یعنی ئێمە ئەگەر بمانەوێت لە دین تێ بکەین شتێک نییە بە ناوی دینی ئۆریژناڵ مەسەن من ئەوەی کە ئەمڕۆ ئیدعایەکرێ و وەک مغاڵەتەیەک بەکارەهێنرێ بۆ ئەوەی خەڵکی پێچەواشە بکرێ لە ژێر ناوی سەلەف لە ژێر ناوی گەڕانەوە بۆ قورئان و سونەت لە ژێر ئەمانە ئەیانەوێ بڵێن بە تەنیا ئەو بۆچوونەی ئێمە ڕاستە کە هەمانە بۆ شێوازی دینداری لە کاتێکا ئێمە شێوازێکی ئۆریژناڵی دینداریمان نییە ئێمە مەفاهیمی جیاوازمان هەیە مەفهومی جیاوازمان هەیە بۆ دینداری دروستبوونی مەزاهیبی فقهی مەزاهیبی ئاعتقادی و مەزاهیبی کەلامی و فەلسەفی لە دیندا هەر ئەمەیە ئێمە چۆن سەیری دینەکەین و چ چاوەڕوانیەکمان هەیە لە دین لە کورتترین مانایە دینداری چاوەڕوانی ئێمەیە لە دین بەڵام لە ئیمانە تەوحید هەیە تۆ لە ئیمانە ناتوانی بڵێ ئیمانی ئەم کەسە جیاوازە لە ئیمانی کەسیشکە لەبەرەوەی لە مقەویماتی ئیمان هەموو یەکشتە مقەویماتی ئیمان ئەساسەکەی تەوحیدە ئەساسەکەی یەکتاپەرستیە و دواتر شۆڕە بێتەوە بۆ مەسائلە شوناسیەکانی دین بەڵام لە مەسلەی ئاعتقادا تۆ سەرەتا بەر شوناسی دینیەکەوی بەر ئیمانەکە ناکەوی دواتر ئەم شوناسە دێت خۆی قەڵەوەکە لەسەر ئەساسی ئیمانی دینی ئێمە دوو جۆر ڕوانینمان هەیە کاک پەیوەند ڕوانینێکمان هەیە لە کەلامی دینیا بەتایبەتی ڕوانینێکمان هەیە پێوتێ ڕوانینی ماهیەتی ڕوانینی چیەتی و ڕوانینێکمان هەیە پێوتێ ڕوانینی ئیسمی لە ڕوانینی ماهیەتیە ئێمە بەر ئەسڵی شتەکە ناکەوین بەر ماهیەتی شتەکەکەوین بۆ نمونە من دەڵێم ئینسان لە ڕوانینی ماهیەتیە بەر گۆشت و ئێسقان و خوێنەکەوم بەڵام لە ڕوانینی ئیسمیە لە ڕوانینی ماناییە بۆ ئینسان بەر ڕۆح و فەزائیل و شەمائیل و ئەوەی جەنابەت ناونا ئیمان و بەتایبەتی ئیمانی عارفانەکەوم لە ڕوانینی ئیسمیە لە ڕوانینی ماهیەتیە بۆ دینداری من بەر زەواهیری توقوساتەکەوم بەر ئەحکامەکەوم بەر بکەومەکەکانەکەوم بەر ئەوەکەوم ڕیشم چەند درێژە و ڕیشم چەند کوورتە پانتۆڵەکەم چەند کورتە و پانتۆڵەکەم چەند درێژە بەر زەواهیریانەکەوم بەر ماهیەتیانەکەوم بەڵام لە ڕوانینی ئیسمیە من بەر مانای ئەو شتە ئەکەوم بەر پشت ئەو شتە ئەکەوم لە ڕوانینی ماهیەتیە دیوی ئالەتی شتەکانە بینین ئێمە یعنی بۆ نمونە من کە تەماش لە ڕوانینێکی ماهیەتیەوە تەماشای ئینسانەکەم ئینسان وەک ئالەتێ بینم بەڵام لە ڕوانینی ئیسمیە کاتێک تەماشای ئینسانەکەم ئینسان وەک ئایەتێ بینم جیاوازی بینی ئالەت و ئایەت زۆرە سەرەتاییترین شت کە فێری ئادەمەکرێ لە تەرمینۆلۆژی ئەدەبیاتی مەسیحی و یەهودیەت و ئیسلامیشە ئەوەیە کە ئادەم فێری ناوەکانەکرێ وعلم آدم الأسماء كلها ناڵێ وعلم آدم الأشياء كلها ئیسم زۆر گرنگە کاک پەیوەند ئێمە چۆن سەیری دنیاکەین ئایا لە ڕوانینێکی ماهیەتیەوە سەیری دنیا و دین و وحیەکەین لە ڕوانینی ماهیەتیە وحی عیبارەتە لە ئەلفاظ
بەڵام لە ڕوانینی ئیسمیە وحی عیبارەتە لە پەیوەندی خوا و مرۆڤ من دەتوانم بەرەوخوا بڕۆم بەرەوخوا ببزوێم ئێمە گرنگە قیبلەی ڕوانینمان تەشخیصکەین سەرەتا ئایا من ڕوانینم بۆ دین ڕوانینێکی ماهیەتیە ئەگەر ڕوانینەکە ڕوانینێکی ماهیەتی بوو بەڵێ ئەو تەدەیونە زۆرە لە کۆمەلگای دروستە بێت کە ئەمڕۆ نەک ئەحزابی ئیسلامی و فیرەقی جیاوازی ئیسلامی ئەحزابی دەسەڵاتیش دەستیان ناوەتێ دەیانەوێت لە ڕێگەی ماهیەت ناسیەوە تۆ بەدین بگەیت کاتێک تۆ لە ڕێی ماهیەت ناسیەوە بەدین دەگەی بەڵێ دەتوانی فترەیەکی دیاریکرا و ڕێگا تەی بکەیت بەڵام کاتێکە دەگەیتە شوێنێکی دیاریکرا و لەوە زیاتری پێ ناکرێت ماهیەت ناسی سەرەتای ماهیەت ناسی سەرەتایەکی ئەرستۆییە ئێمە بۆچی بۆ نمونە هایدگر دەڵێ بۆچی ئەمریکا بۆمبی ئەتۆمی بەسەر هیرۆشیما و ناگازاکیە دەبارێنێ لەبەرەوەی ڕوانینی مرۆڤ بۆ ژیان ڕوانینی ماهیەتی بووە ڕوانینیە بووە ئەرستۆ سەرەتاکەی چێ کردووە بەڵام کاتێک من دێم لە ڕێی ڕوانینی ئیسمیەوە لە ڕێی ڕوانینی واتاییەوە لە ڕێی ڕوانینی واتابەخشین بە هەموو دیاردەیەکەوە سەیری ژیانەکەم سەیری مرۆڤەکەم سەیری بوونەکەم تەنانەت سەیری دینەکەم ئەوسا من ئەتوانم مانایە بەم بەودی و ڕوانینەکەی دین بەودی و ڕوانینەکەی خۆم بەودی و ڕوانینەکەی کە لێوە دەڕوانم لە ڕوانینی ماهیەتیە خودی دینیش سەلامەت نییە کات پەیوەند لە ڕوانینی ماهیەتیە ئێمە دین بەردەوام وەعز دەدەینە کۆمەلگا بەبێ ئەوی کۆمەلگا بزانێ ئەم وەعزانە بۆچی ئەبێ بەگوێیان بکە ئەگاتە شوێنێک دەردی جەنابەت فەرمووت ئەبێ بە ژاوەژاو خەڵ بێزار دەبێ بۆ لەبەرەوەی سەرەتا ڕوانینەکە هەڵە بووە بەڵام کاتێک من لە ڕوانینی ئیسمیەوە دێم سەر لە نوێ تەوزیفی ئەوامیر و نەواهی دینەکەمەوە سەر لە نوێ تەوزیفی ئیمانەکەمەوە مانا دەدەم بە ژیان کاتێکە کە مرۆڤە بینم وەک کۆمەڵێک ئێمە تەبیبین وەک ئێسقان و گۆشت نایبینم وەک جیهانێک دەیبینم کە دەشێت زۆر زیاتر بێ لە ئێسقان و گۆشت ئێمە لە قورآنی پیرۆزە ئاەتێکی سەرنجڕاکێشمان هەیە لە سوورەتی یوسفا کە دەڵێ وەکەئەی من ئایەة فی السەماوات والأرض يمرون عليها وهم عنها معرضون کۆمەڵێک قورآن ئیقراری ئەوە دەکات کە تەنها ئاەتەکانی قورآن ئاەت نین هەموو شتێک لەم کەونەدا ئاەتە قورآن ئاەتی مەستوورە ئاەتی نووسراوە ئەوەی لە کەونا هەیە ئاەتی منشورە ئاەتی بینراوە قورآن دەڵێ پێش ئەوەی ئەمان ئاەتەکانی قورآن ببینن ئەو هەموو ئاەتەی گردون دەبینن بەڵام نایبینن دەیبسەیری دەکەن بەڵام نایبینن بەسەریا تێدەپەڕن و کوێرن پشت ئاەتەکان نابینن بۆ چونکە ڕوانینیان بۆ ئاەتەکانی گردون ڕوانینی ماهیەت ناسی بووە ڕوانینیە بووە بەرمەبنای ماهیەت بووە بەرمەبنای ئیسم نەبووە بەرمەبنای چیەتی بووە نەیانتوانیوە کەشفی مانای ئەو ئاەتەکان بکەن حەزەکەم ئەمە تەواو حلاج لە تەفسیری ئەم ئاەتەیە دەڵێ وأي أرض تخلو منك حتى يطلبونك من السماء من ئاوا کردومە بە کوردی کام زەویە هەیە کە تۆی تیانەبی وا لە ئاسمانە بە شوێن تاوێڵن هەر بە ئاشکرا سەیری تۆ ئەکەن بەڵام ناتبینن هەمویان کوێرن ئێمە جیاوازیەکمان هەیە لە بینی ڕوانین و بینین و سیرکردنە دنیای دیجیتالایزیشن وای کردووە ئێمە بەس سیرکەین نەببینین کە عەرەب ناوی دەنێ بەسیرەت یا قورئان ناوی دەنێ بەسیرەت نە تەماشاکەین کە ناوی دەنێ نەظەر ئێمە ئەمڕۆ بێبەشین لە بەسیرەت و نەزەر تەنها سیر دەکەین لەو ئاەتانەی کە لە گردوونا هەن ماهیەت ناسی بەڵێ زانستی بەرەو پێش بردووە بەڵام وای کردووە ئێمە لە خۆماندا ببڕێ ئێمە خۆمان نەبینین گەورەترین کتێبی بوون کە ئێمە خۆمانین نەتوانین خۆمان بخوێنینەوە گەورەترین کتێبی عالەمی منشور نەتوانین بخوێنینەوە تەنها لە ڕێی ماهیەتەوە بڵین مانگ ئەوەندە دوورە لە منەوە و مشتری ئەوەندە ساڵی ڕووناکی دوورە و خۆر ئاوایە و ماهیەت ناسی وای کردو هەموو شتەکان سادە بکرێنەوە بەڵام ڕوانینی ئیسمی وا دەکاتۆ ئەم شتانە بە ئاسانی سادە نەکەیتەوە ئەوەی کە قورئان پێڵێ يمرون عليها وهم عنها معرضون سەیری دەکەن بەڵام کوێرن نایبینن نەخێر کوێر نەبین بتوانین ببینین ئاەتی دوای ئەوە دقیق باس لەمە دەکات دەڵێ وما يؤمن أكثرهم بالله إلا وهم مشركون ئەمە زۆر دقیق ئەم ئاەتە بۆچی ئێمە زۆر بەمان مشرکین ئەم ئاەتانە هەمویان دەبینین بەڵام ئیمانیان پێ نایەنین بەبۆچوونی من بەبۆچوونی متوازعانی من کێشەکە لەوێدایە ئێمە لە ڕێگەی ماهیەت ناسیەوە سەیری ئاەتەکانی خوامان کردووە نەک هەر ئاەتە بینراوەکان تەنانەت ئەمڕۆ
مفتیەکانی ئێمە واعظەکانی ئێمە لە ڕووی ماهیەت ناسیەوە سەیری قورئانیش دەکەن کە قورئان خۆی هاتۆ پێمان بڵێ کاکە لە ڕێی ماهیەت ناسیەوە سەیری من مەکەن لە ڕێی ماناوە لە ڕێی ئیسمیەوە سەیری من بکەن وعلم ئادەم الأسماء كلها قورئانی چێکە لەو کتێبانەی کە زۆر دژی ژمارەیە بۆچی کاک پەیوەند لە قورئانە هیچ ژمارە کەم ژمارەی دقیق هەیە ئاەتی ئەحکامی لێ دەرکە کەم ژمارەمان هەیە قورئان یەکلایی کرد بێتەوە ژمارە تەنها بۆ بەکارهێنێ تۆ وادار بکە لە ژمارە گەڕی دنیای ماهیە دنیایە کە پڕە لە ژمارە مامەڵەی ماتماتیکی لەگەڵ دیاردەکاناکە مامەڵەی ئەوە ناکە کە مانگ وەک ئەم نزیکە یەکسەر دەیەوێ بزانێ مانگ چەند لەمەوە دوورە مانگ چەند لەم بچووکترە مانگ چەند ئەم چەندانە هەمووی دەبینێ پرسیارەی ناکە لەسەر چۆن ئەم مانگە چۆن وەک من زیندووە چۆن وەک من لەم گردونەیە دەسوڕێ چۆن وەک من سەما دەکات چۆن پرسیاری چۆن ون دەبێت لە دنیایەکە کە ماهیەت ناسی زاڵەتیایە لە سوورەتی کەهفا ئێمە ئاەتێکمان هەیە باس لەوەکە یارانی ئەشکەوت چەند نەفەر بوون قورئان دەتوانێت زۆر بەسیتی بڵێ یارانی ئەشکەوت ئەمەندە بوون وەنیە بەڵام سيقولون ثلاثة رابعهم كلبهم ويقولون خمسة سادسهم كلبهم رجما بالغيب ويقولون سبعة وثامنهم كلبهم یەک ئاەتی دوور و درێژ قورئان باسی ژمارە دەکا باسی بێئەهەمیەتی ژمارە دەکا پێیان بڵێ پێت دەڵێن یارانی ئەشکەوت چەند بوون پێیان بڵێ هەنێک دەڵێن سیان و سەگەکەیان چوارەمیان بوو هەنێک دەڵێن چوار و سەگەکەیان پێنجەمیان بوو هەنێک دەڵێن شەش و سەگەکەمی حەوت و سەگەکەیان هەشتەمیان بوو قورئان دەیە بڵێ ئەم ژمارەی گرنگ نییە قوربان ماهیەت ناسی وا دەکات تۆ ژمارەت بەلاوە گرنگ بێ یعنی زۆر ئاسان بوو کە قورئان بڵێ هەشت بوون حەوت بوون بەڵام یەک بە تۆ دەڵێ تۆ لە دنیایەکە مامەڵە دەکەی کە ماهیەت ناسی ئینقلابی کردووە کودەتای کردووە بەسەر بوون ناسی تۆیە لە ڕێی مانای ئیسمیەوە دێت پێت دەڵێ نەخێر ئەم ماهیەت ناسیە گرنگ نییە قیبلەی ڕوانینەکەت بگۆڕە هاتنی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ تەنها ئەمەیە ئێمە قیبلەی ڕوانینمان بگۆڕین خۆ قوڕیش ئەوەی کە ناودەنرێک کۆمەلگای جاهیلی حەجی کردووە پێش ئیسلام وما كان صلاتهم عند البيت إلا مكاء وتصدية نوێژی ئەوان بەرامبەر ماڵەکەی خوا کۆمەڵێت چەپڵەلیان و فیکە بوو نەیان دەزانی مانای ئەم چەپڵە و فیکانە چین ئێمەش دەمڕۆ ئەگەر مانا لە تەواف دەرکەین چ بێماناییە ئێمە بە دەوری بەردێکا ئەسوڕێینەوە ئەگەر مانای لێبێنینە دەرەوە چ بێماناییە کە ئەگەر مانا لەوە بێنینە دەرەوە کە ڕەجمی شەیتانەکەین ئەگەر لە ڕووی ماهیەت ناسیەوە سەیریکەین ئێمە بەردەگرینە بەرد وانە کێشەکە لێرایە بە بڕوای متەوازعانەی من واعیزانی دینی مفتی ئەربابانی دین دەبێ بێن ڕووگەی ئێمە جارێکی کە بۆ دین بگۆڕن لە ماهیەت ناسیمان وەرگەڕێنن بۆ ئەوەی کە دین ناوی دەنێ مەقاصدی شەریعەت ئیسم ناسی باش گەشتینە نقطەیەکی زۆر باش بۆی کە دانی گفتوگۆکەمان نەبێ بە بابەتێکی زۆر معریفی هەزەکەم ینی جارش کە داڕشنەوەیکی بۆ بکەین و تۆزێک نزیکی کەینەوە لە باو بڵێن لە کۆمەلگا یاخود بە مانایك لە ماناکان لە عەقڵی خەڵکانی قسەکە لەسەر ئەوەیە ئێمە کۆمەلگایەکمان هەیە بە هەموو مانایەک بە هەموو پێوەرێک کۆمەلگایەکی تەدەیونە ینی کۆمەلگایەکە زۆر بە خێرایی و زۆر بە سەختی ڕوو لە دینەکاتەوە بەڵام دکتۆر هەست ناکەی کە ئەم تەدەیونە ڕاستەکەی ینی شۆڕ ببێتەوە بۆ ناو ئیمان یاخود بچێتە ناو قوڵایەکانی ئیمانەوە ئەگەر ئەمە ینی ئەگەر نوێژ بەرمەبنای ئیمانێکی ڕاستەقینە بێ تەنها عن الفحشاء والمنکر واتە بجێڕێتەوە لەوەی کە بەڕاستیانی فحشا و منکر نەکەی دوورکەویتەوە لە منکەی لە خراپە سەیرەکەی کۆمەلگاکەی ئێمە ئەم تەدەیونە زۆری تایە بەڵام فحش و منکر هەرتیا بەردەوامە قسەکە لەسەرەوەیە ینی ئەم ینی بە پێوەری ئیمانی ئەم تەدەیون و ئەم گەڕانەوە ئاوردانەوە خێرایە لە دین و ئەم تەدەیونە خێرایە دوجار ینی ئەگەر ئیمانی لەگەڵان نەبێ ئەمانگەێنێتە کوێ یاخود ناوی بنین چی لە کورتترین وەڵامان نامانگەێتە هیچکە نامانگەێنێتە هیچکە تەدەیون کۆماری ئیسلامی ئێران سوودان ئەمانە نمونەی دیاری کۆمەلگای متەدەینن کۆمەلگای متەدەین بەبێ ئیمان کۆمەلگایە کاتێک کە دەبان قسەیەکی قورسە تەدەیون بەبێ ئیمان یاخود قسەیەکی سەرنجڕاکێشە بە ئاوا بڵێم بڵێ یعنی ئێمە بە ئاسانی دەتوانین ئێمە دوو جۆر دیراسەمان هەیە دیراسەیەکمان هەیە پرۆسپێکتیڤ یعنی تۆ لە سەرەتاوە نازانی ئەم دیراسەی تۆ بەکوێ ئەگا و مقدمە ئەچنی ئەنجامەکە چی بوو قبوڵی دەکەی
دیراسەیەکی ترمان هەیە لە ریسێرچ لە بەحسا پێوتێ ڕێترۆسپێکتیڤ، یعنی تۆ لە ئەنجامەوە دەچیتەوە بۆ سەرەتاکە، ئەنجامەکە هاتووەتە دی لەم ئەنجامەوە ئەتەوێ تێبگەی بزانی ئەم ئەنجامە بە چ سەرەتایەکە تێپەڕیوە تا گەیشتوتە ئێرە. ئەگەر ڕێترۆسپێکتیڤلی ئەگەر لە ئەنجامەوە ئێمە دیراسەیەکی کۆمەلگای ئێرانی بکەین، دەگەینەوە ئەنجامەی کە تەدەیونی زۆر لە کۆمەلگا ئەگەر ئیمانی لەگەڵا نەبوو ئەگاتە شوێنێک دەشێ لە واقعا خانمێک لە چکێک لەسەر بکە، دەشێ لە واقعا پیاوێک بە گوێرەی یاساکانی تۆ بجوڵێتەوە، بەڵام لە ناخەوە ئەشێ ئەو کۆمەلگایە بەرباد بێ، لە ناخەوە ئەو کۆمەلگایە هیچ ئیمانێکی نەبێ، لە ناخەوە منفور بێ، لە ناخەوە ئەم کۆمەلگایە متەنەفر بێ بە قەولی خۆیان، یعنی پێی خۆش بێ کە ئەوەی کە ئەگوزارێن نەبێ، تەنانەت لەفرەت لەوە بکا کە ئەمرێکی دینیشە، غەریب نییە ئەمە لە کۆمەلگای من کە سەرنجی کۆمەلگایەکی ئێرانیم ئەم دەرەنجامە بینم بەداخەوە. تەدەیونی زۆر کاک ئێمە لە قورئانە ئاەتێکمان هەیە ئەڵێ یوزەکیهم وەیوعەلیموهم، هەمیشە تەزکیە پێش تەعالیمە. ئینسانێک کاتێک کە تۆ پاکن نەکردوتەوە، ئینسانێک کە نەتناسیوە بەخوا، ئینسانێک کە نەیتوانیوە خوا بناسێ، زۆر قورسە بەلایەوە تەکلیفێکی خوا جێبەجێ بکە. ئینسانێک کە ناتوانێت خوای خۆش بوێ، ئینسانێک ئەگەر ئینسانێکی خۆش بوێ بە تەئکیدی ئەو شتێک کە خۆشەویستەکەی پێی خۆشە نایکە و ئەو کەسەش ئەو شتەشی کە خۆشەویستەکەی پێی خۆشە ئەیکا. کاتێک ئینسانێک تۆ هەر لە سەرەتاوە کاری تەزکیەت لەگەڵا نەکردووە، کاری ئەوەت لەگەڵا نەکردووە بیناسێنی بەخۆی تا خوا بناسێ، یا بیناسێنی بەخوا تا خۆی بناسێ، زۆر زەحمەتە تەعالیمی دینی بەسەر فەرزکەی. ئەو کۆمەلگای ئێمە دقیق ئەمڕۆ لە سەرەتای ئەم گەشتە ناهەموارایە، گەشتێک کە ئەحکامی دینی و ئەوامیری دینی وەک لێزمەی شەستەبارانی مانگی نیسان ئەبارێ بەسەریا. تەماشای بەرنامە تەلەڤیزیۆنەکان بکە، چی حرامە چی حەڵاڵە، 1 سەعات مامۆستایەک باسی ئەوامیرەکە، بەڵام دەردی تۆڵی لە کۆمەلگا جێکەوتی ئەم حرام و حەڵاڵە لە بازار لەکوێیە، لە سیاسەتمان لەکوێیە، لە ئابووریمان لەکوێیە، لە پەروەردەمان لەکوێیە نایبینین. وەنیە لەبەرەوە قسەکە هەر ئەبەمەوە سەرسەرەتای باسەکە ئێمە ئەبێ ڕوانینەکەمان بۆ دین بگۆڕین، چاوەڕوانیەکانمان لە دین بگۆڕین. دین نەهاتووە هەموو ژیانی ئێمە چاکە، دین نەهاتووە سیاسەت و ئابووری و پەروەردە و بەڵام ئەشێ وەک هەوێن عامیلی خەیر بێتە. ئیمان دقیقم هەوێنەیە بۆ شیری ژیان. کاتێک کە تۆ هەوێنەکەیتە ناو شیر، دۆخی شیر لە شلیەوە دەگەیتە دۆخێکی ڕقێکی بە ماست. ئیمان نابێتە شیر. ئیمان وا ئیمانەکە خۆی هەوێن بە بۆ ژیان، ئاراستەی ژیان بکە. یعنی تەماشاکە ئەوەی کە ئەرزم کردی ئێمە پێش ئیسلامیش حەجمان هەبووە، بەڵام ئیسلام دێت مانایەکی دیکە دەدا بە حەج. خواناسیەک جێکەوتەکە کە خەڵک بزانێ بۆچی بە دەوری بەردێکا تەواف دەکا، مانای دەداتێ. ئەوەی جەناب باسە کرد لای عارفەکان دقیق ئەمە هەیە. عارف حتا نەنووشی ژە دەستی مەیفرۆشی، غایب نەبوو ژە هۆشی، پەیدا نەکرد ویلایەت مەلای جەزیری. عارف حتا شەرابی ئیمان نەنۆشێ، لە هۆشی خۆی بێزار نەبێ، لە هۆشی خۆی دەرنەچێ، لە خۆی دەرنەچێ، لە عورفی باوی کۆمەلگا، لە میزاجی باوی کۆمەلگا دەرنەچێ، غایب نەبوو ژە هۆشێ. ناتوانێت غایب بێ لە منێتی خۆی، ناتوانێت غایب بێ لەو زوڵمەتەی کە کۆمەلگا و بۆمباردمانی ئەوامیر و نەواهیەکانی کۆمەلگا بەسەریادا ئەبارێنن ڕزگاری بێ. لەبەرەوە ئێمە لە بەرامبەر خوددادا دەبێت لە ڕێگەی ئیمانەوە ببزوێن، نەک لە ڕێگەی تەدەیونەوە. تەدەیون دیوی شوناسی دینە کاک پەیوەند. یعنی ئێمە دوو جۆر ڕوانینمان هەیە بۆ دین. دیوێکی شوناسی کە مەسائلی تیۆکڵی دین دەگرێتەوە و دوێنی کرۆکی دین. هیچ کامیان ئەم دوانە بەبەیەک نایانکرێ. کاتێک کە تۆ هەنارێکت هەیە، گوێزێکت هەیە، ئەم گوێزە تیۆکڵێکی نییە، ناتوانێت بگاتە ئەوەی کە بێتە گوێزێکی ساغ و تۆ بیخۆی. و کاتێک کە گوێزێکشت هەیە، تیۆکڵێکی باشی هەیە، بەڵام ناوەوەی پوچە، تۆ حسابی گوێزی بۆ ناکەی. ئەسڵان ئەگەر بزانی ئەم گوێزە پوچە نایکڕی. ئێمە مەسلەی دینداری ئێمە دەبێت ئەم حسابی بۆ بکرێ. دیوی شوناسی دین و دیوی سیاسەتی دین و دیوی ئەوەی پێوترێت دیوی ئەحکامی دین نابێت لە حەدی خۆی زیاتر قەڵەو بکرێ، تەئسیر لە کرۆکی دین بکات، تەئسیر لە ئیمانی دین بکات کە کرۆکی دینە. خوددا
لە دەرەوەی ئێمە نییە کات پەیوەند ئەوەی کە تدەیون باسیەکە خوددا لە دەرەوەیە و ئەوامیرە نێرێ و خوددا لە ناو بووندایە خوددا ئێمە لە ناو ئەگە تعبیرەکە دروست بێ ئێمە لە ناو خواین ئێمە مامەڵی ئێمە لەگەڵ خوا مامەڵەیەکی بلا واستەیە مامەڵەیەکە وەسیتمان نییە کاتێک کە من لە کۆمەلگایەکی متەدەینە دێم گوێ بۆ ئەو جیهەتە دەگرم کە پێی باشە ئیعتیقادی دینی زاڵ بێ بەسەر ئیمانی دینیە دقیق هاتووم وەسیتێکم لە بینی خۆم و خوا دروست کردووە پێم وایە خوا دەبێ ئەگە تعبیرەکە دروست بێ سێبەرێکی هەبێ وتەبێژێکی هەبێ قسە بۆ من بکە لە کاتێکە ئاەتەکەی کە لە پێشودا خوێنمەوە خوددا دەڵێ بە تەنها ئاەتەکانی من لە ناو قورئانە جێکەوت نەکراون ئاەتەکانی من لە سەنووریهم ئاياتنا في الآفاق وفي أنفسهم ئاەتەکانی من هەم لە دەرەوەیە و هەم لە ناو خۆمانایە کاتێک کە من دێم دەگەڕێمەوە بۆ خۆ من عرف نفسه فقط عرف ربه کاتێک کە کەسێک خۆی دەناسێ خوای خۆی دەناسێ کاتێک کەسێک کە دەتوانێت بەو جۆرەی کە پێویستە سەیری خۆی بکە سەیری خۆیەکە بە تەئکیدی بوارێک نییە ئەوی کە نەگا بەخوا نەگا بە ئیمان نەگا بە مەسائیلی معقەدی بوون کە خۆیەتی کە خوایە ئەوسا اعتقادەکە ئەگەر لە دەرەوە هەبێ نەبێ تەسیر لەم ناکە ئەگەر ئەگەر هەموو کۆمەلگایەکی متەدەین نەبێ بەو جۆرە نەبێ کە ئەم ئێوێ بەڕاستی ئەم نالەرزێ ئەم لەرز نایگرێ ناترسێ دەگاتە ئەو ئیتمێنانەی کە لا خەوف عەلەیهم ولا هم یحزنون ئەوەی کە باس لەوە کرێ کە عارفەکان بۆچی ترس و ئەوەیان نیە چونکە لە ئەساسە ئەمان گەیشتون بە ئاشتیەکی ناوەکی بەردەوام لەگەڵ خۆیان بەردەوام مامەڵەکانیان مامەڵەیە لەگەڵ خوا تەماشای ئەو من تەلمودم خوێنەوە کە بزانم لە موسا چۆن قسە لەگەڵ خواکە دقیق هەلەو تعبیرە هەیە کە لە قورئانە هەیە ئەڵێ I am what I am and what will be کە موسا بەخوا دەڵێ لە کێوی توورتۆکێی ئەڵێ منم و من ئەو کەسم کە ئەبێ ببم لە قورئان شا دقیقم تعبیرەمانەیە ئینی ئەنا الله من خودی ئەڵام خودی خۆیم وەسیتێ ناخاتە نێوان خۆی و خۆیەوە و دەیەوێت تۆ بە موسا بڵێ تۆ دقیق بە منەوە پەیوەستی ئیمان ئەم دۆخە دروست دەکات کە من دقیق دەگەێنێ بەخوا بەڵام اعتقاد مەرج نییە من بگەێنێ بەخوا تەدەیون ئەمە زۆر پێم خۆش ئەمە تەواوکەم تەدەیون زۆر جار مەرج نییە من بگەێنێ بەخوا وەکو عەرزم کردی کۆمەلگایەکی و کۆمەلگای ئێران پێیان وایە موفتی شار داخوازی ئەوەیە کە ئافرەتەکانیان لە چک بکە بۆیە ئەمانیش لە چکەکەن وەک ئەمرێکی خودایی نایبینن لە سەرەتاوە ئەم خۆی نەگەیشتووە بە خوددا وەک بەجێهێنانی ئەمری موفتی دەیبینێ یا ئەوەی کە لە بازاڕەکانی ئێمەدا دەیبینی حرام و حەڵاڵ خەڵک ئێمە فەرمودەیەکمان هەیە کە ئەڵێ ئیستەفتی قەلبەک بۆ ئەوی بزانێت چی حرام و چی حەڵاڵە پرسیار لە دڵت بکە بۆ چونکە خوددا لە دڵدایە هیچ وەسیتێک لە بینی دڵی ئینسان و خوا نییە لەبەرەوە زۆر جار ئێمە ئەگەر موفتیەکیش نەبێ لە شارەکەیە ئەتوانین منکەر نەکەین دڵمان ڕاستیەکەمان پێڵێ بەڵام بە مەرجێک ئیمان جێی خۆی کردبێتەوە و ئیمان منی گەیاندە بێ بەخوا ئەو من زۆر متەئسیرم بەو شعری حەلاج کە ئەڵێ لە هیچ مەجلیسێکا دانانیشم ئیلا تۆم لە بیرە لە هیچ کاسێک ئاو ناخۆمەوە ئیلا تۆی تیا دەبینم هیچ خطورەیەک بە دڵم نایە ئیلا تۆی تیایی والله ما طلعت شمس ولا غربت إلا وحبك مقرون بأنفاسي ولا خلوت إلى قوم أحدثهم إلا وأنت حديثي بين جلاسي لناو أوانيك قسأكم توي هدباسي تويا ولا ذكرتك محزونا ولا فرحا إلا وأنت بقلبي بين وسواسي تنعنت لنوان خطوري دل ما توهي ولا هممت بشرب الماء من عطش كتينوما به داوي برداخي آوكم إلا رأيت خيالا منك في الكاسي خيالك تولى لو قدحا بينم كآوكي تيا أخوة توي تيا بينم خواي تيا بينم دواي أو باس لودك كهيج مجالك نيبو من بجنبتو مشيا سعيا على وجهي او مشيا على الراس محوي خوش من بيتك لو جوري هي دلاد سرت بي لازمه مي بازه محوي دبي دول بركات اما بسرچين كاتك ياردت كخوادت اما نكر بقاج سريش من دكين بقاج بوي كبرو روي او بچين ايمانم دوخه بو انسان دروسه كاكا لبيني مرو وخوا هيج وسيتك كقبول نكا هیچ باريرك هیچ اوبستاكلك هیچ دیوارك نبینه لبینی خوی خوا اوسا
ئەگەر اعتقادێکیش نەبێ ئەگەر تەدەیونێکیش نەبێ ئەم دەتوانێت بەرەوخوا بزوێت لە کورتترین قسەیە شوناسی دینی لە ئیسلاما چۆن دروست دەبێت خۆ لە مەکە سەرەتا مسلمانان خاوەنی شوناسێکی دیاریکراو نین یوزەکیهم تەزکییانەکە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بەڵام کە دەچێتە مەدینە دەبینێ یەهودیەکان قیبلەی تایبەت بەخۆیان هەیە عورفی تایبەت بەخۆیان هەیە پێی خۆشە ئەمان لەوان نەچن ئەمیش بەدەستەکانی خۆی زۆر لێ هاتووانە زۆر زیرەکانە شوناسێکی زۆر ورد و دقیق بۆ مسلمانان نەچنێ و لە هیچ شوێنێکە ئەم شوناسە پیرۆز نییە لە هیچ شوێنێکە سنت عیبارەت نییە لە شوناس ئیمان عیبارەت نییە لە شوناسی دینی شوناسێکە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بە وردی بۆ مسلمانانی تەنانەت لە مەسەلەی قیبلە گۆڕینە قد نرى تقلب وجهك في السماء سەیری ئاسمانەکەی پێت خۆشە تۆش وەکو یەهودیەکان قیبلەیەکی دیاریکراوتە هەبێ وەنیە فلنولينك قبلة ترضاها ئێمەش ئەو ئاواتەی تۆ بەدی دێنین کە پێت خۆشە مسلمانان شوناسێکی دیاریکراویان هەبێ وەک ئەوەی یەهودیەکان و قیبلەی تۆ دەگۆڕین بۆ ئەو قیبلەی کە دڵی تۆ داوای دەکا بۆ مسلمانان بەڵام ئاەتێکی کەشمان هەیە دەڵێ ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ئیمان ئەوە نییە کە تۆ ڕوو بکەیتە کوێ دقیق لێرە هێڵی بینی شوناس و ئیمانەکەشە قورآن ئیمان ئەوەیە کە ولكن البر من آمن بالله تۆ لەگەڵ خوابی ئیمان دقیق ئەم لەحظەیە کە تۆ لەگەڵ خوای ئاشتی ئیعلانی ئاشتیەکەی لەگەڵ خوایە ئیعلانی ئاشتیەکەی لەگەڵ خۆتە هێڵی جاکەرەوەی بینی ئیمان و ئیسلام یا ئیمان و اعتقادی دینی یا ئیمان و شوناسی دینی لەو دوو ئاەتەیە بە ڕوونی دەرەکەوێت دکتۆر ڕەبین ماشەڵڵا ئەگەر فریا نەکەم هەندێک پرسیاری تر ناکەوم مەقولەیەکی جوانم لەسەر بزاری مامۆستا تەحسین حەمە غەریب گوێ لێ بۆی چڵێ من دەبێت ئیمان ئێرم بۆ ئەوادان بکاتەوە نەک لە دەرەوە کۆشک و تەلارم بۆ دروستکە ینی حەز بە خاڵی بوونی ئێراکەی لە پاڵێن لە مرۆڤی ئێستاە چوزان لە تەدەیونی ئێستاە ڕەنگە دەرەوەی ئاوادان کرد بێتەوە ڕەنگە کۆشک و تەلاری لە دەرەوە دروست کرد بێت بەس ئێرە ئینسان خاڵیە تۆ لەسەر قسەیاڵێکی من خوێنکارێکی بەڕاستی زۆر بچووکی مامۆستا تەحسینم و ڕێز و سڵاوم هەیە لێرەوە بووی قسەکەی دقیقە لە مەسنەوی معنەوی مەولانا جەلالەدینی ڕۆمیە بەیتە شعری زۆر دقیق هەیە دەڵێ یا کرامی اذبحوا هذا البقر إن أردتم حشر أرواح النظر بەڕێزان وەرن ئەم مانگایی جسمتان سەر بڕن ئەگەر دەتانەوێ حەشری ڕۆحەکان ببینن ئاماژەیەک هەیە لێرا بۆ سەربڕینی مانگاکەی بەنی ئیسرائیل بەنی ئیسرائیل لە عازیریان لێ دەکوژێ پیاوێکیان لێ دەکوژێ خوددا دەڵێ ئەبێ مانگایەک سەر بڕن و لە گۆشتی ئەو مانگایە بکێشن بە ڕانی مردووەکە بۆی زین و بێتەوە بکوژ دیاری بکە پکینەکە دیارە چیرۆکەکە دیارە بەنی ئیسرائیل ملەجەڕێ دەکەن و پرسیار دەکەن و پرسیار دەکەن و پرسیار دەکەن تا خوا مەوزوعەکان لەسەر ئەوەندە قورس دەکەن ناتوان مانگاکە بدۆزنەوە ئیلا بەوە نەبێ هەموو ماڵیاتی خۆیان ببەخشن وەنیە ئەوسا مانگاکە دەکڕن و خدا لدواء أو ضلتي ثم قست قلوبهم من بعد ذلك فهي كالحجارة أو أشد قسوة أو ما وصل تحسين ماسكر إيران تاريخ داده وكبرد الرق دبي لباي أو همو برسيارو جوابي ديان كرد مولانا دليا ورن وك بني إسرائيل ما بن حل سرتاو إيو أم هنجايا سر ببرن أم جستيا سر ببرن أم درويا سر ببرن كبيتان واي إيمان ديوي دروا أودان كارتوا أجر دتانوي حشري زینو بوونەوەی ڕۆحەکان ببینن ئەگەر دەتانەوێت بگەن بەوەی کە ڕۆح چه حەشرێکی هەیە چه عالەمێکە چه دنیایەکی سەراسی مەکەرە چه دنیایەکی قەرەباڵق و ئاوەدانە ئێمە هەتا دەرەوە نەکوژین هەتا چاوەڕوانیەکانمان لە دین نەبێتە ئەوەی چاوەڕوانیەک پێش ئەوەی دنیاکەمان خۆمان ئاوەدان کاتەوە بەڕاستی دین ناتوانێت دەرەوەش ئاوەدان کاتەوە ئێمە ئەگەر ئابوووریەکەمان خراپە مانای ئەوە نییە کە دینەکە خراپە بۆیە ئابوووریەکەمان خراپە مانای ئەوەیە قاچی دینمان هێناوەتە شوێنێک کە هی ئەو نییە شوێنی چاکردنی ئەو نییە ئێمە ئەگەر بازارمان خراپە ئەگەر جوگرافیاکەمان خراپە ئەگەر لە شەڕاب باش نین مانای ئەوە نییە بۆ نمونە دین خراپە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی متەدەینەوە وەک جەناب باسەکرد دۆخی ئێمە و دین وەکو دۆخی نینۆک و گۆشتوان بە یەکداچوین دین بۆ بە کللتور لە وڵاتی ئێمە بەڵام ڕوانینی ئێمە بۆ دین غەڵەتە دین هەرگیز نایە سەرەتا دەرەوە بۆ تۆ چاکە ئیبن خەلدون 600 ساڵ پێش ئێستا باس لەوە دەکات کۆمەلگای زۆر بێدین هەبوون کە دۆخی ژیاریان لە کۆمەلگا متەدەینەکان باشتر بووە چ مەسیحی بوو بێت چ یەهودی بوو بێت چ موسڵمان بوو بێت یعنی ئێمە کۆمەلگای بێدینمان هەن ئەمڕۆ
دۆخی ژیاریان دۆخی ژیانیان دۆخی ئاوەدانیان لە کۆمەلگا دیندارەکان باشترە و ناتوانین یعنی ئەم قسەیە بەم جۆرە تەفسیر نەکرێت کە من بڵێم کۆمەلگای متەدەین کۆمەلگایەکی دواکەوتووە نە قسەکە بەم جۆرە دەکەم ئێمە چاوەڕوانیمان لە دین وەک چاوەڕوانی ئاوێنە بێ لە ژیان ئێمە بۆچی سەیری ئاوێنە دەکەین بۆی نوقسانەکانی خۆمانمان پێ بڵێ چاوەڕوانی ئێمە لە دین دقیق دەبێ ئەمە بێ سەیری دین بکەین بوو وەک ئاوێنەیەک ئێمە خۆمان پیشانی خۆمان بداتەوە ئێمە دەبێ جەستەی دەرەوە سەر ببڕین بە قەولی مەولانە ئەگەر دەمانەوێت ئێرە ئاوەدان بێ ئەجین وەک نەوەکانی ئیسرائیلمان لێدە لە سەرەتای غەزەلیاتەکەیە فەریدودینی عەتار دەڵێ کەسی با ذوق ڕوحانی نەخواهد کەسی با شوق ڕوحانی نەخواهد ذوق جسمانی برای گلبن وصلش رها کن من و سلوارە هەر ئەچێتەوە بۆ مەسەلەی یەهودیەت ئەڵێ کەسێک ئەگەر زەوقی ڕۆحانی هەبوو شەوقی ڕۆحانی هەبوو لە زەوقی جسمانی ئەگەڕێ ئەگەر تۆش ئەتەوێ بگەی بە وەصلی ئەو لە من و سەلوا بگەڕێ بەنی ئیسرائیل دیارە لە قورئانە داوای من و سەلواکەن وانە لە باتی ئەوی داوای خودی خوا بکەن خۆی تەجەلیەکە لەسەر کێوی تۆر بۆیان بەڵام ئەمە هەردێنەوە دیسان لە مەسائلی شوناسی دینیان ڕۆچن لە سەرەتای تەفسیرەکەیە ئیبن عەرەبی لە تەفسیری الرحمن و الرحیمی ناوی خوا دەڵێ غير المغضوب عليهم أوان بون الذين فضلوا نعمة الرحمانية على الرحيمية الرحمن بيوايا تجلي خويا لقيامته الرحمن تجلي خويا لدنيايا رحيم تجلي خويا لقيامته الله أواني كخوا قمراي كردن مسيحيا كان بون ابن عربي كفضل قيامتي عند دا بسر دنيايا لنيوان إيمان لنيوان قيامة لنيوان خدا لو نيوان حقيقتي ديني وشناسي دينية بالانسي كان رانا أقرت الذين فضلوا نعمة الرحمانية على الرحيمية على الرحمانية ولا الظالين ابن عربي بيوايا يهوديا كانن جوا كانن ك أو بيوايا فضل الشناسي دينيان ددا بسر فضل إيماني دينيا فضل كروكي دينيان نأبيني فضل تيوكلي دينيان ددا بسر كروكي دينيا الذين فضلوا نعمة الرحمانية على الرحيمية يهوديا كان ابن عربي بيوايا دۆخی مسلمان بە تایبەتی مسلمانی محەممەدی ئەبێ ڕاگررتنی باڵانسێ بێ لە نێوان ڕەحمانیەت و ڕەحیمیەتی خوایە بەمانایکە لە نێوان حقیقەتی دینی و شوناسی دینیە کاتێک ئێمە دین فەزلی یەکێک لەم دوانەت ڕۆژانە ئێمە لە نوێژەکانمانە سوورەتی فاتیحە دەخوێنین ئەم ئاەتە دەخوێنین بەڵام ئەم ئاەتە داخوازی ڕاگررتنی ئەم باڵانسەیە شوناسێک زۆر قەڵەو نەکەین کۆمەلگایەکی زۆر متەدەیینی وا دروست نەکەین کە لە کۆمەلگای یەهودیەکان بچێ و ببێ بە مەزهەری ئەوەی کە تووشی زەڵالەت بێ باشە ئەم پرسیارە بکەم بۆی بتوانین ینی ئەمە بکەمە کۆتا پرسیارێش چونکە وازام چەند خولێکێکم ماوە طبعا ئێمە بعد خەریکە نازانم خەریکە ناومێ دەبین لەوەی کە ینی جێکەوتەی ئیمان بەو بەهێزیە نەدۆزینەوە ینی باردەقای ئەوەی کە کۆمەلگاکە بەردەوام بەرەو تەدەوین ئیدێ ئەو بەرمەبنای ئەمە ئەو ئیمانە نەدۆزینەوە کە هەڵگری ئەو گۆڕانکاریە گەورەیە لە ئینسانە وەکەوەی کە جەنابێشت باس کرد بە تایبەتیەوە کە پەندی بە حرام و حەڵاڵی بازار و ئەوانەوە هەیە کە زیاتر مەسەلە بابەتە ئیمانەکان مەسەلەن دەرەخایە خود با بڵێن ماهیەتی ئیمانی زۆر دەرەخا قسەکە لەسەرەوەیە دوکتۆر ینی کۆمەلگاکە بەرەو تەدەوینی زیاتر دێ جاران ئێمە من وەکو هینێ وەکو نمونەیەنمەوە نەک وەکو ئایدۆلۆژیا لێرەیان دیفاع لە هیچ ئایدۆلۆژیاک ناکەم جاران با بڵێن نمونەی با بڵێن جۆرێک لە دینداری تەدەیون بە بابەتی دینیمان هەبوو کە ئەحزابی ئیسلامی زیاتر مەسەلەن بۆ منە تەبەنیانە کرد و سەرەتا فۆرمێک بوو لە خۆیانە بەرجەستا کرد و دوایی گوت ئەمە جۆرێک لە ئاینداریە جۆرێک لە دینە و ویست ئەم کۆمەلگای ئەمە وەرگێ بەڵام بیرمان نەچێت دوجار کۆمەلگاکە لە دەرەوەی ئەحزابی ئیسلامیش ڕێگەی جیاوازی تەدەیونی و دۆزیوەتەوە ئێستا دەسەڵات داوای تەدەیونەکە ئێستا ئەلمانێت داوا تەدەیونەکە قسەکە لەسەرەوەیە ئەم تەدەیونە گەر ئافاتێکی هەبێ ئەگەر کێشەیەکی گەورەی هەبێ ئەم ئافاتە ینی کێ ئەتوانێت ڕایگرێ و سەرنجام ئەم ئافاتە بەرەو چۆمانە بە زۆر مەترسیدارە کاک پەیوەند ئێمە جاران لانی کەم ئەگەر ئەحزابی ئیسلامیمان هەبوو و لانی کەم ئەگەر تەرویجیان بە شوناسی دینیش بدایە لە نێوان ئەندامەکان و جەماوەرەکەی خۆیان تەرویجیان پێدەدا و توانای کۆنتترۆلکردنی ئەو جەماوەریان هەبوو
ینی ئەو جەماوەرە لانی کەم نەبوو بە جەماوەرێکی متتەڕیف لەبەرەوەی لەژێر تعالیمی حیزبەکەی خۆیان کار دەکات ئەم حیزبەش بە تاکیدی ئاژاوە و کاوەسی ناوێ حیزبی سیاسی پێی خۆشە بیئەیەکی لەبار هەبێ بۆ ئەم سیاسەتی تیا بکە ئەگەر حزابی سیاسی شوناسی دینیشان تەرویج پێدابێ لانی کەم توانای کۆنتترۆلکردنی ئەو شوناسیان هەبووە لە مەرحلەیەەکە بەڵام ئەوەی کە جەنابەت باس کرد بەڵێ ئێستا هەوڵێکی بێپێشینەی بە ئاعتیقادیکردنی کۆمەلگا هەیە ینی هەوڵێکەیە کە کۆمەلگا بە یەکجاری بکرێتە کۆمەلگایەکی دینی ئەوەی کە زۆ باست کرد دەسەڵات زۆری پێخۆشە لە کەناڵەکانی خۆیەوە لە کەناڵەکان تەرویجی پێدەدا تەنانەت کارگەشت بوو ئەوەی کە لە کەناڵی یەک پارتەوە تهدیدی بێژەری کەناڵێکی دیکە دەکرا بەهینی ئەوەی کە کوفری کردو و دەبێت سەری پتاشرێ و زەربێک لەسەری بدرێ و لە ناوەڕاستی شارە وەکەوەی کە لە پاکستان ڕۆدا هەڵواسرێ و بۆ لەبەرەوەی کوفری کردووە بێژەری بەرنمەیەک وەک مفتیەک مامەڵی دەکرد بەرنمەکانیان بەردەوام لە دەوری ئەوە دەسوڕێتەوە ئایا ئەمە حرامە ئەمە حەڵاڵە بێژەرەکان ڕۆڵی مفتیە گێڕن بێژەرەکان ڕۆڵی ئەوە دەبینن کە زۆر شارەزای دینن و شوناسی دینی زاڵ دەکەن لە ناو کۆمەلگایە و تەرویجی پێدەدەن ئەمە ئافەتێکە پێش هەموو کەسێ دەسەڵات خۆی زیانی لێ دەکات و دین بەرگەی ئەم بارە قورسە ناگرێت خودی دین بەرگە ناگرێت کاک بەیون یعنی دین لە شوێنێکدا دەپسێ و لە ژێری دەرناچێت تۆ کاتێک هاتی هەموو جومگەیەکی کۆمەلگات بە دینی کرد ئێمە شەرت نییە پێویستمان بە دین بێت لە هەموو جومگەیەکی کۆمەلگایە دین شوێنی ئیشکردنی تایبەت بەخۆی هەیە مەرج نییە لە هەموو شوێنێکە من پێی دین بگرم و بیهێنمەناوە بڵێ مەفروزە هەر شتێک دەیکەم ئەخلاقی بێ و دینیش لە زۆرترین هێڵیا هاوتەری بە لەگەڵ پێوەرە ئەخلاقەکاندا بەڵام هەموو شتێک کە من دەیکەم ئەبێ دینی بێ و ئەبێ پرسیاری حرام و حەڵاڵی بکەم بەڕاستی ئەمە کۆمەلگا بەرەو ئافەتی تەدەیونی دینی کۆمەڵایەتی دەباکە دوجار دەسەڵات خۆی زیانمەندی سەرەکیە لە هەموو پارچەیەکی مێژوویە دەسەڵات تەدەیونی پێ باشتر بووە لە ئیمانداری لە هەموو پارچەیەکی مێژوویە لەبەرەوەی تۆ لە تەدەیوندا دەتوانی کۆنتترۆلی ئەوە بکەیت کە کۆمەلگایەکی معتەقید کۆمەلگایەکی متەدەین زوڵمەکەی تۆ وەک زوڵم نەبینێ بەڵام لە ئیماندا کۆمەلگا کاتێک کۆمەلگایە بوو بە کۆمەلگایەکی ئیماندار کاتێک ئیمان لە دڵی خەڵکا چەسپی ئیمان دژی نەعەدالەتیە ئیمان دژی زوڵمە و زوڵم و نەعەدالەتیش ڕێژەیی نابن لێرە و لە جوگرافیایەکی دیکەش زوڵم هەر زوڵمە درۆ هەر درۆیە دزی هەر دزیە و هیچ پێوەرێکی ئیمانی نییە تەبانە بێ بە پێوەرە ئەخلاقیەکان بەڵام هیچ گەرانتیەکت نییە تۆ کە پێوەرە ئاعتیقادیەکان تەبابن بە پێوەرە ئەخلاقیەکان ئێمە لە مێژوودا هەمانە کە پادشایەک بە بیانووی ئاعتیقادی پاشایەکی دیکەی کوشتووە زوڵمی لێ کردووە پێی وا بووە ئەگەر ئەم نەکوژێ فیتنە لە سەڵتەنەتا بەرپا دەبێت کە فیتنەش لە سەڵتەنەتا بەرپا بوو دۆخی دینداری خەڵک دەکەوێتە هەڵەوە لەبەرەوە بەڕەوای زانیوە قەت لێ بکە بەڵام لە ئیماندا تۆ ڕێگەت پێ نەدراوە لەبەر هیچ هۆکارێک ئینسانێ بکوژی حتا تەماشای سوورەتی کاف کە کاتێکە یارانی ئەشکەوت زیینوو دەبنەوە دەسەڵاتدارەکان کە لە ئەشکەوتەکە دەمرنەوە دەسەڵاتدارەکان دەڵێن چی قال الذين غلبوا على امرهم لنتخذن عليهم مسجدا یەکسەر بیر لە بەرژەوەندی خۆی دەکاتەوە دەسەڵات بیر لە بە تەدەیونکردنی کۆمەلگا دەکاتەوە یاڵا ئەمانە کۆمەڵێکی پیرۆزن با لەسەر مەزارەکەیان گڵکۆیەک دروستکەین سوودی سوڵتەی تایە لنتخذن عليهم مسجدا مزگەوتی دروستکەین لەسەر دڵخۆکەیان وەنیە دەسەڵات هەمیشە قورئان دقیقە لە بەکارهێنانی ئەم پێوەرانەیە دەسەڵات پێویستی بە تەدەیونە بەڵام مەرج نییە دەسەڵات پێویستی بە ئیمان بێ لەبەرەوە تەماشاکە ئەو گروپە ڕادیکاڵە متەدەینانەی ئەمڕۆ کە مزگەوتی ملیۆن دۆلاریان بۆ دەکرێتەوە کە کەناڵی HD و 4Kیان دەخرێتە خزمەت دەست من و تۆ ناکەوێت من و تۆ لە کەناڵێکی متەوازعی لەم شێوەیەوە لەوانەیە لە تەمەنمانە جارێک بواری ئەومان بۆ بەرەقسێ قسە بکەین بەڵام ئەوان بەردەوام کار لەسەر ئەوە دەکەن کە کۆمەلگا بکەنە کۆمەلگایەکی متەدەین مەسەلەی گوێگرتن بۆ وەلی ئەمر و مەسەلەی پەردەپۆشکردن و مەسەلەی نەبینینی زوڵم و نەعەدالەت و ئەمانە هەمووی سەرچاوەکەیان تەدەیونە سەرچاوەکەیان ئیمان نییە تاکی ئێمە دەبێت پرسیاری ئیمان بکە ئەگەر دەیەوێت ژیانێکی ئاسوودە بژی ئەگەر دەیەوێت لەگەڵ خۆی لە ئارامی و ئاسایشی ناوەکییا بێ و ئەگەر ئێوێ خوای خۆی بناسێ بەڕاستی زیاد لە مفتەکانی حرام و حەڵاڵ کە من ناوێن دەنێم زۆرجار پۆلیسەکانی حرام و حەڵاڵ دەبێ بگەڕێتەوە بۆ خۆی کە خۆی دۆزیەوە ئەم ئینسانە دەتوانێت خوای خۆشی بدۆزێتەوە بەڵام کاتێک ئینسان خۆی ون کرد
هەموو شتێکی ون کردووە مەهماکان متدەین بێ مەهماکان معتەقید بێ مەهماکان دیندار بێ نە بە کەڵکی دنیاکەی دێ و خوش دەزانێ ئایا بە کەڵکی قیامەتەکەی دێ یان نە. سپاس دەکەم دکتۆر ڕێبین ئەحمەد زۆر سپاس کە بۆ جێکەوتەی ئەم جارە داوەتەکەی منت قوبوڵ کرد و وەڵامی پرسیارەکانت داینەوە. پرسیار زۆر بوو کە بیکەم بەڵام بە تەئکید هەر مفرەدەیەک هەر بابەتێک و هەر دەستەواژەیەک من دڵنیام پێویستی بەوەی کە بەرنامەیەشی لەسەر بکەین. هیوادارم ئەوەی کە ئێمە بە بینەرماندا ئەوەی کە ئێمەیان بینی و جوان لە ئێمە بوو لانی کەم هەر ینی ئەگەر دروست بێ ینی شۆکێک بوو بێ و چوزانم ئەگەر دروست بێ هەچەند ئەم دەسەواژەم پێ خۆش نییە خەبەرکردنەوەیەک بوو بێ تەمەناوەشەکەم کە لە ئایندەیە جارێک کە بتوانین ینی تەمەنی ئەومان هەبێت کە پێکەوە بتوانین درێژە بەم بابەتە بدەین یا لە شوێنێککە شوێنێکی دیکەوە بچینەوە سەری. من زۆر سپاست دەکەم ئەوە زۆر خۆشحاڵ بووم و دڵنیاشم لەوەی کە بینەرەکانمان سوودیان لە قسەکانت بینیوە. سپاس بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقەیەم جارێ جێکەوتە بەهۆی سوودتان لێوەرگرت پێ و خواتان لەگەڵ.